هەروەکو لە پێشتریش ئاماژەم پێدا ئەمڕۆ دەنگدانی تایبەت بوو وا بڕیارە دوو سبەیش دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت وەکو هاوکاریشمان هێمەندەلۆ ئاماژ لێ پێدا هەندێک ناتوانین بڵێن خروقات بەڵام دەتوانین بڵێن هەندێک سستی بە دیاریکراویش لە کەرکووک هەبووە لە ئامێرەکاندا وەکو پێویست ئامێرەکان کاری نەکردووە ئەی بۆ ڕۆژی هەژدەی مانگ دەبێ چۆن بێ بەڵام ئەوەی کەم جێگای ئەوەیە کە ئاماژەی پێ بدرێ ئەوەیە لە هەرێمی کوردستان هیچ جۆرە پێشلکاریی ئەوتۆ ڕووی نەدا لە چاو باقی عێراقدا کە لە زۆر شوێن لە پرۆسەی هەڵبژاردندا پێشلکاری کراوەکو لە بەسرە زۆرێک لە فەرماندەکان زۆریان لە مۆزەفەکانی خۆیان یاخود سەربازەکانی خۆیان کردەوە کە بە زۆر دەبێت بچن بۆ دەنگدان ئەوە پێشلکاریشی زەق و ڕقی ئەم هەڵبژاردنەیە کە لە بەسرە ڕوویداوە لە بەغداش هەندێک پێشێلکاری کراوە لەگەڵ ئەوەی کە ڕێژەکە ڕێژەی چوونی خەڵق بۆ دەنگدان هێشتا ئەو وەکو پێویستە بۆ ڕاستە ئەو ڕێژەیە کە ئاشکرا کرا ئەگەر تەماشایکەی زۆرە بەڵام قسە لەسەر ئەوەیە کە ڕێژەکە بەو شێوەیە نەبووە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق گرنگی خۆی هەیە لەبەرەوەی کاتی خۆی ڕاگیرا بوو ئێستا ئەم هەڵبژاردنە گرنجێکی زۆری هەیە ئەگەر بێت و بە تەواوی بەڕێوە بچێ بۆ ئەوەی جارێککە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە لە بەغداوە بۆ پارێزگاکان ئێمە هەر لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز لیوا عەبدولخالق تەڵعات ئەندامی لێژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە جەنابی لیوا شەوتان باش زۆر سوپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی شەوباری هەواڵی کوردستان 24 من دەمەوێت لەوێەوە دەست پێ بکەم تا چەند هەماهەنگی نێوان هێزەکانی عێراق و هەرێم هەبووە بۆ ئەوەی پرۆسەی دەنگدان یعنی کە ئەمڕۆ هی تایبەت بەڕێوە چوو و دوو سبەیش هی گشتیە تا چەند ئەو هەماهەنگیە گرنگ بۆ و توانیوێتی پرۆسەکە بە باشی بەڕێوە ببا بەڵێ زۆر سپاس بە پێی ئەو کۆبنەوەی کە ئەنجامماندا بوو چ لە بەغدا چ لە هەولێر بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ناوخۆ دەتوانم بڵێم پرۆسەی دەنگدانی ئەمڕۆ تایبەت و بەشێک لە کەمپی ئاوارەکان بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە چووە ئەوەی جێگای دڵخۆشیە سەرجەم هێزە ئەمنیەکان لە پۆلیس ئاسایش زێڕەبانی هێزی پێشمەرگە تێتا بەشدار بوون کە ژمارەیان 58 بنکەی دەنگدان بوو کە دابەش بوون بۆ 34 بنکەی دەنگدان لە دۆهۆک 19 لە هەولێر 5 بنکەی دەنگدان بۆ تایبەت و ئاوارەکان لە شاری سلێمانی بوو ئەوەی کە تایبەت و بە هەرێمی کوردستان تەنها هێزەکانی هەرێم تێدا بەشدار بوون بۆ هەژدەی مانگ کە دەتوانم بڵێم لەو ناوچانەی کە پێی دەگوترێت ناوچە کێشە لەسەرەکان یان ئەو ناوچانەی کە بۆ کاروباری ئەمنی گرنگە هەم بۆ هەرێمی کوردستان و هەم بۆ عێراق ئەوەی دیسان کە تاکید کەمەوە بۆ ئەمڕۆ دەتوانم بڵێم دەستخۆشی بۆ سەرجەم هێزە ئەمنیەکان کە ناوم هێنان کە توانیان بەسەرکەوتوانە بێ ئەوەی هیچ کێشەیەک لە هیچ بنکەیەکی دەنگدان ڕوودات پرۆسەکە بە شێوەیەکی ڕێکپێک بەڕێچوو زۆر باشە جەنابی لیوا بە پێی زانیاریەکانی ئێوە هیچ جۆرە ڕێگریەک یا کێشەیەک دروست بوو بە دیاریکراویش لە ناوچە کێشە لەسەرەکان تا ئێستا هیچ شتێک تۆمار نەکراوە لەبەرەوەی بازگەکان و هەمان کاتیش منعی تجوال واتە هاتوچۆی خەڵک ئازادانەیە تا ئێستا هیچ پەیوەندیەک یاخود هیچ گلەیەک لە ڕووی هاتوچۆکردنی خەڵک لەو ناوچانە هەرچەند دەنگدانەکان هەموو لە شاری هەولێر و سلێمانی و دهۆک بوون بۆ هەژدەی مانگ کە دەنگدانی گشتیە ئەو کاتە خەڵک لە شارەکان دەچن بۆ شارەکانی مۆسڵ و کەرکووک و
دیالە و شارەکانی تر بۆی بتوانن لەو شارانە دەنگ بدەن بەپی ئەو ڕێکەوتنی کە کراوە و ئەو کۆبنەوەی کە کراوە خەڵک ئازادە کە بتوانێت لە بازگەکان بە ئاسانی بچی بۆ ئەو شارانێک کە ناوم هێنا لەبەرەوەی ئەو شوێنانە سەرپەرشتی دەکرێت بە هاوبەشی لە نێوان هێزی پۆلیسی عێراق و هێزی سەربازی عێراق لەگەڵ هێزی زێرەبانی کە لە تەوقی سێم دەبێت بۆ پاراستنی بنکەکانی دەنگدان کە ژمارەیان 84 بنکەی دەنگدان دەبێت. زۆر باشە جەنابی لیوە ئەگەر بەراوردێک بکەین ینی بە بەراورد کەمترین پێشێلکاری لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ عێراق بەگشتی لە چۆ کەمترین پێشێلکاری کراوە؟ ئەوەی لە هەرێمی کوردستان بوو بەڕاستی جێگای شانازی هەمولایەکمانە و جێگای نمونەی خەڵکی کوردستانە کە ئەمڕۆ هەڵباژاردنێک ئەنجام درە بێ ئەوەی هیچ پێشێکارێک بکرێ یاخود هیچ ڕێگریەک یاخود هیچ خڕۆقاتێکی ئەمنی لە هیچ بنکەیەکی دەنگدان نەبوو تەنها ئەوەی هەبوو لە دەتانم کەم و کوڕی لە جیهازەکان بوو لە ڕووی هوەری ئەو جیهازانە بوو کە لە هەندێک شوێن دەتوانم بڵێم بە تایبەتی لە بنکەی حەسەن شام دەتوانم بڵێن دەنگێکی ئێزگار زۆر نانتوانی هاوڵاتیان دەنگ بدەن ئەویش دەگەڕێتەوە بۆ هەبوونی کێشە لەو جیهازانە و لە هەمان کاتیش تیمەکان نەیانتوانی وەکو پێویست بگەنە ئەو شوێنانە بۆ چارەسەرکردنیان بۆیە ئێمە بەو ئێوارەیە کۆبنۆکمان ئەمجامدا لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان باز لەوە کرا کە پێویستە ئەو کەم و کوڕیانەی کە ئەمڕۆ هەبووە بە تایبەتی لە ئامێرەکان دەبێ بۆ هەژدەی مانگ چارەسەر بکرێ و ئەو کێشانە لەو شوێنانە ڕوونەداتن کە بێتە هۆی نەتوانی هاوڵاتی لە بۆ کەم و کوڕی جیازەکان دەنگ بدات. زۆر باشە جەنابی لیوە ئێوە ئاماژەتان بەو خاڵەکەرە و خاڵە زۆر گرنگە ئەوەی لە کەمپی حەسەن شام ڕووی داوە باشە پرسیارەکە ئەمەیە ڕۆژی هەژدەی مانگ دەنگدانی گشتیە ئەنی گەرنتی چییە چۆن چارەسەری ئەوەکەن چۆن ئەتوانن کە ئەو جیهازانە ئەوانەی ئەو ئامێرانی کە هەیەن لەوێ ئەوەی ئەمڕۆ کە ڕووی داوە لە کەمپی حەسەن شام دووبارە نەبێتەوە بە دیاریکراویش من مەبەستم کەرکووکە. بەتاکیت ئێمە هەندێک شوێن کە گنگێکی تەواوی بۆ هەرێمی کوردستان هەیە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد کەرکووک مووسڵ و لە هەندێک شوێنی تر لە دیالە کە دە شوێنەکانی خانەقین و مەندەلی و ئەو شوێنانەیە کە کورد تێدا نیشتەجێن تاکید لەوە کراتەوە وا بڕیاری شەو کە وعدیان داوە ئەو کەم و کوڕیانە هەمووی چارەسەر بکرێ ئەگەر بە شێوەیەکی عەمدی نەبێ بە تاکید دەتوانن زۆر بە ئاسانی چارەسەر بکەن هەرچەند من لەگەڵ حاکم دەهام کە نوێنەری هەرێمی کوردستانە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە جەنابیشان چەندین جار تاکید کردەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە دەتوانن ئەو لایەنانە کە نەیانتوانێت دەنگدان یان زەرمەند بوونە دەتوانن سکاڵات تۆمار بکەن و هەوڵێکی جدی هەیە کە ژمارەیان نزیکەی 485 دەنگدەرە ئەو هەوڵە بدرێ بۆی بتوانین لەگەڵ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەوانە کە لە ڕووی جیازەکەەوە کێشە بووە بتوانن لە هەژدەی مانگ ئەوانە جارێشتر دەنگ بدەنەوە بەڵام تاکو ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە بەیانی کۆ دەبێتەوە ئەگەر بکرێ بڕیاری چوە بدرێ زۆر پێویستە و زڕوریە بۆ هەموو لایەکمان. زۆر باشە جەنابی لیوا بۆ خۆشە ئاگاداری ئەمڕۆ لە بەسرە فەرماندە سەربازیەکان هەڕەشەیان لە سەرباز و کارمەندەکانی خۆیان کردو کە ئەگەر دەنگ نەدەن ئەوە لێپێچینەوەیان لەگەڵا دەکەن. گەرنتی چییە لە ڕۆژی دەنگدانی گشتیدا دەسەڵاتداران دەست ڕۆیشتوەکان سەرۆکی حیزبەکان لە عێراق هەمان شت دووبارە ناکەنەوە؟ بەنسبەت ئێمە شارەکانی کەرکووک و مووسڵ و ئەو شوێنانەی کە دەتوانین بڵێم کە ناوچە کێشە لە سەرەکان یا مادەی 140 بۆ ئێمە زۆر گرینگە و نوێنەرایەتیمان لەو شوێنانە بەردەوام بووە و هەموو ئەو کۆبنەوانی کە تێدا جەختمان کردۆ لەو ماوەیە کە سەردانی
پۆلیس و دەستگا ئەمنیەکانی کەرکووک و سلێمانی و قەرەهەنجیر و مۆسڵ لەگەر فەرماندەهێز هاوبەشەکانی ئەو شارانە کۆبنەوەاتمان ئەنجامداوە و ئێستا نوێنەریشان لەگەڵ ئێمە لە لیژنەی باڵای هەڵبژاردنەکان بەی شێوەیەک ناکرێ خڕوقات بکرێت لەو شوێنانە و ئەوەی گرنگە بازگەکان کە تاکیدمان لێ کردو خەڵک بچێ بە ئاسانی و بتوانێ بەوەی بێوێ کە دەنگ بداتن و ئێمە لە لیژنەی باڵا هەڵبژاردنەکان لە غورفەی عملیات داوا لە هەموو هاوڵاتیان دەکەم لەو شارانە لە هەر کەم و کوڕیەک یاخود لە هەر ناڕەزاییەک یا لە هەر کێشەیەک دەتوانن ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەنەوە بۆی بتوانین هەر لەو کاتە و بە زووترین کاتیش کێشەکەیان بۆ چارەسەر بکەین ئەوەی کە دیسان دەڵێمەوە جێی شانازیمان بووە ئەوڕۆ باسی خڕوقاتی شارەکانی ترت کرا کە لە بەغدا کراوە لە بەسڕا و یا هەندە شوێن کراوە و لە ڕووی دەستگا ئەمنیەکانیشەوە کە تەداخولیان لە زۆر بابەت کردووە ئەوەی لە شارەکانی هەولێر و دۆک سلێمانی کراوە جێی شانازیە ئاواتە خوازم لە شارەکانی مووسڵ و کەرکووک و دیالە ئەوە دووبارە نەبێتەوە و ئێستا بەبەردەوامی من لە پەیوەندیدام لەگەڵ سەرپەرشتیاری هەڵبژاردنەکانی شارەکانی کەرکووک و مووسڵ و دیالە کە گرنگێکی تایبەتیان هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمە زۆر گرنگە و بەر لە دەدەقە بەر لە ئێستاش لەگەڵ بەڕێز بەڕێوبەری پۆلیسی کەرکووک قسەم کرد لەگەڵ جێگری بەڕێوبەری پۆلیسی نینەوە دیالە لە هەموو لایەکەوە ئیشاڵڵە بەردەوام دەبین بۆ ئەوەی بۆ هەژدەی مانگ خەڵکی کورد لەو ناوچانە بتوانێت بە ئازادانە و ئەوەی مەبەستە دەنگ بۆ کاندیدەی بدا کە خۆی هەڵی دەبژێریت. زۆر باشە زۆر بەڕێز لیوا عەبدولخالق تەلعات ئەندامی لێژنەی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە شەوتان باش.